باس لە هێرشە داگیرکاریەکانی ڕژێمی ئاکەپەی فاشستەکەین لێرەدا وەتاکە بیانویش ئەوەیە کە دەڵێت ئێمە دوژمنی پەکەکەین نەک هەموو کورد لێرەدا ئەم شتە دوورە لە ڕاستیەوە یعنی بە شێوەیەکی وا کە دەیڵێم ئەگەر ورد و درشت بزانێ هەمووی دەسەداتە چەک بۆ ئەوەی کەوا خەونی ئەردوگان و خەونی ئاکەپەی فاشست پوشەڵکاتەوە چونکە لێرەدا من ئەوەی دەیزانم تورک ڕژێمی ئاکەپە ئەردوغان دژایەتی هەموو نەتەوەی کوردەکە چونکە دروستبوونەوەی خەونی دەوڵەتی عوسمانی لە ئامانجی ئۆردوگانایە و لە ئامانجی جەهەپە و مەهەپەی فاشستایە ئەوەی من دەیزانم ئەگەر لێرەوە هەموو تەواوی گەلی کورد بزانێت بۆ ئەوەی هەمومان یەکدەست بین پێویستە بچینەوە بە گژیا نەکەر هونەرمەند بەڵکو لە گەورە تا بچووک چونکە نوێبوونەوەی دەوڵەتی عوسمانی جارێکی تر لە نەخشەکەدا ئەمە هەموو ئامانجی تورکیایە چۆن فشار دروستکەین وەکو ئەوەی کە باسم کرد پێویستە لەسەر هەمومان بە گەورە و بچووکەوە ئەوەی کەوا توانای هەیە بە هەر هیچ شتێک بێت من بە قەڵەم یەکێکی تر بە نزاو پاڕانەوە بێ یەکێکی تر بە شەرکردن بێ یەکێکی کە بە هەر هەڵوێستێ بێت بچنەوە بەگشت ڕژێمی ئاکەپەی فاشستا چونکە خەونی ئەو وەکو پێوتی خەونێکی دەوڵەتی عوسمانیە وەز لە زیندوکردنەوەی ناوچەکەیە بۆی جوغرافیا و هەموو شتەکانی ئێرە بگۆڕێت و بە تەواوی زاڵ بێت چونکە خۆی دەڵێ هاکا شەوێک هاتینە شنگال هاکا شەوێک هاتینە مووسڵ هاکا شەوێک هاتینە کەرکووک یەکەواتە ئەمە هەموویەتی ئەوە چارەسەرەوەیە ئێمە بە یەک دەنگ هەمومان یەکگرتوو بین سوود لە ڕابردووە بە ئازارەکانمان وەرگین ئەو ئازار چکە ئێمە خاوەنی چەندین مێژووی بە ئازارین بۆ نمونە بۆچی لێرە مەولانە خالید ڕۆی کاتێکە مەولانە خالید تەمەی سەرکردەی میرنشینەکانی دەکرد هەمویان گوێیان نەدایە تا کاتێکە دەوڵەتی عوسمانی و قاژاریەکان توانیان کۆتایی بە میرنشینی بابان بێنن ئەوە لەبەر ئەوەی کە ئێمە یەکدەنگ نەبووین و یەکگرتوو نەبووین